ئەگەر دەتەوێت پارێزێکی ڕاستەقینە لە خۆراکدا بکەیت ئەوە دەبێت بایەخ بە خواردنی ماسی بدەیت. توێژەرەوان لە زانکۆی لۆند بۆیان دەرکەوتووە خەڵکی سەردەمی بەردین لە وڵاتانی ئەسکەندەناڤیا 10,000 ساڵ پێش ئێستا ڕێگویان کردووە. ئەم ئەنجامەی پێگەیشتون لە ڕێی شیکردنەوەی کیمیایی ئێسک و پرووسکی زیاتر لە 80 کەسی سەردەمی هەرە کۆم بووە کە لە وڵاتانی ئەسکەندەناڤیا دۆزراونەتەوە. لە بنەڕەتدا تۆ لەوە پێکاتووی کە دەیخۆیت کاتێکیش توێژینەوە لەسەر ئەو نمونانە دەکەیت دەتوانیت بزانیت مرۆڤەکان چیان خواردووە. لەم توێژینەوەی لێکۆڵینەوە کراوە لەسەر گرنگترین سەرچاوەکانی پرۆتین لە خۆراکەکانی مرۆڤدا بە درێژایی 3000 ساڵ کە لە نزیکەی 7500 ساڵ لەمەوە بەردەست پێ دەکات هەتا 10500 لەمەوبەر. ماسی لە نێوان لە 150 بۆ لە 170 خۆراکی خەڵک بووە. پاشان ئەگەر ئاژەڵە ئاویەکانی دیکەی وەکو سێڵس و دۆلفینی بخەینە سەر ئەوە دەگاتە نێوان لە 170 بۆ نزیکەی لە 100 خۆراک تەنیا لە سەرچاوە ئاویەکانەوە بووە. لە شوێنێکی نیشتەجێبووی مرۆڤەکان لە سوید دەرکەوتووە زیاتر لە نیوەی ئەو پرۆتینەی خەڵک خواردویانە ماسی بووە. ئەو زانیاریانەی لە توێژینەوەکە بەدەست هاتوون نیشانی دەدەن ئەو سیستەمە خۆراکی دەوڵەمەند بە پرۆتینەی 10,000 ساڵ لەمەوبەر پەیڕەو کراوە هێشتا دەکرێت ببێتە بەشێک لە شێوازی خۆراکی ئەمڕۆماندا.